کاری باشیش کراوە و هەنگاوی باشیش نراوە و یەکێک لەو هەنگاوانی کە لەم دوایە ئەتوانم بڵێم خەونی لە مێژینەی هەر کەسێ بوو کە هەڵەبجە بێتە پارێزگا لەسەروی هەمووشانەوە جەنابی مام جەلال کە ئەتوانم بڵێم هەمیشە داکۆکی لەوەیە کرد کە هەڵەبجە ناکرێ بە ئیداری سەر بەخۆ یاخو بە نەوعی لە نەوعەکان لە خۆ بەڕێوەبردن ڕازی بێ ئەبێ هەڵەبجە حکوومەتی عێراقی بیکاتە پارێزگا و خۆشبەختانە ئەتوانم بڵێم هەڵەبجەوە بۆ 4 ساڵ زیاتر ئەبێ کە پارێزگایە و هەنگاوی بە پارێزگا بوونەکەی زۆر باشە و بەرەو باشتریش ئەڕوات و ئەوەی چێگەی دڵخۆشیشە کە میراثگەری حکوومەتی عێراقی کە میراثگەری ڕژێمی بەعس کە ئەم حکوومەتی ئێسەی حکوومەتی عێراقیە توانم بڵێم لە ساڵی 2018 توانی دان بە سەرجەم فەرمانگە فیدراالەکانی خۆیان بنێ بۆ ئەوەی کە هەڵەبجە لە عێراقیشا بێتە پارێزگا و فەرمانگەکانی وکو جەوازات و پاسپۆرت و ئەحوالی مەدەنی و جنسیە و ئەوە پلاکی سیارە کە وەفدی پارێزگای هەڵەبجەمان لە مانگی هەشتا سەردانی بەغدای پایتەختی کرد توانی هەموو ئەم فەرمانانە بهێنێتەوە ئەمەش لە ڕووی معنەویەوە و لە ڕووی ئەوەی کە هەڵەبجە شوناسێکی تری ئیداری بەخۆی بەخشی سنووری هەرێمایەتی بڕی ئەویش کە بە فەرمانی سەرۆکایەتی هەرێم بوو کە هەڵەبجە بووە پارێزگا و ئێسا لە عێراقی شایەمە پارێزگای 19مینی عێراقین و هیوادارم کە دەستی ئاوەدانی لەلایەن حکوومەتی عێراقی فدرال و حکوومەتی هەرێمی کوردستان باشتر و باشتر بێت.